ماوەی 2 هەفتەیە بە بڕیاری حکوومەتی عێراق گەشتە ئاسمانیەکانی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی ڕاگیراون. لەو ماوەیەش جگە لە گەشتە ناوخۆییەکان هیچ گەشتێک بۆ وڵاتانی دەرەوە ئەنجام نەدراوە. وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەت هەرێم 2 جار نامەی ئاراستەی لایانی پەیوەنددار کردووە لە بەغدا، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. بەمەش بەشێکی زۆری ئەوانەی پێویستیان بە گەشت و گەڕانەوە و هاتنەوەی کوردستان هەیە ئاستەنجی گەشتکردنیان بۆ دروست بووە. لەگەڵ UN کە قسەمان کرد ئەومە پێڕگان کە ئەمە شتێکی سیاسیە نابێ ئیشی سیاسی بێتە نێو شەوی خەڵک لەبەری خەڵک دەوێت بە ئاسوودە سەفەرکە و دەست لە کاروباری ئەو شتانەدەن، بەڵام تا ئێستا هیچ جوابێکمان وەرنەگرتەوە. چاوەڕێی ئەوەین و ئومێدەوارین کە فڕۆکەخانەکان بەزوترین کار بکەونەوە کار. لەبەرەوەی دیسان دووبارە دەکەمەوە هەموو کۆمپانیاکان زەرمەندن، هەموو گەشتیاران زەرمەندن، هێڵە ئاسمانەکان زەرمەندن، ینی زەرێکی گەورەیە بۆ هەموو لایەک. ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی جیا لە زیان گەیاندن بە گەشتیاران و هاوڵاتیان زیانێکی زۆریشی بەلایانی دارایی ئەو فڕۆکەخانانە گەیاندووە. بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەبارەی دەستپێکردنەوەی گەشتەکان کورسات نیوز چەندین جار پەیوەندی بە بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر کرد، بەڵام بێوەڵام بوو. بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانیش بەسەدان کۆمپانیای تایبەت بە گەشت و هێنانی گەشتیاران زیانیان بەرکەوتووە. کۆمپانیەکانی گەشت و گوزار هەرێمی کوردستان 7,000 کارمەندی هەیە. هەموو کوردستان کاریگیرێکی زۆری کردووە، حاڵی حاضر کاری هەموو وەستاوە. پەیامێکمان ئاراستەی نەتەوەی گرتووەکان کردووە، تا ئێستا هیچ وەڵامێکی نییە. لە بەرنامەماندا هەیە هەفتەی داهاتوو سەردانی بەغدا بکەین و سەردانی وەزارەتی گواستنەوە گەیاندنی بەغدا و کۆمپانیا گەشتارەکانی وێ دەر بکەین بۆ ئەوەی وەڵامێکمان بەدەستکەوێت. سەرباری ئەوەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی گواستنەوە و گەیاندن 2 جار نامەی ئاراستەی حکوومەتی عێراق کردووە، کۆمپانیەکانی بواری فڕۆکەوانیش یاداشتێکیان ئاراستەی نەتەوەی گرتووەکان کرد، بەڵام تا ئێستا هیچ کام لەو نامەی و یاداشتا وەڵامیان نەبووە. بەوتەی کۆمپانیەکانی بواری فڕۆکەوانیش بەردەوام بوون و ڕاگررتنی گەشتەکان زیانی زیاتر بە ئابووری هەرێم و عێراق دەگەێنێتن و کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش ناچار دەکات دەستبەرداری کارەکانیان بن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.